کەلۆڕەی لە کی فەیلی بزانین تا چەند ڕادێک لە ئێمە کە کوردی ناوەڕاستی ئێستا من قسەتان لەگەڵاکەم دوورە بەڕای من هیچ دووریەکی وانە بەڵکو زۆریش نزیکە چاو لەمانە بکەن لە سۆرانی یا کوردی ناوەڕاستە شەو ڕۆژ دوا ڕۆژ وێنە زۆر فرە شار بە کوردی باشووری هەر پێوتێ شەو ڕوژ دوا ڕوژ وینە خۆ ئەگەر نەڵێ عەکس کە کوردی نییە ئەبێ بڵێ وینە فرە شار چی لێک دوورن دەم چاو برۆ لێو لوت لەش یان لاشە بە کوردی باشووریوتە دەم چەو جێبووتێ چاو ئەڵێن چەو ئەبروو برۆ لیو لوت لوت لاشە واتە زۆر لەم نزیکە وانییە کە خەڵک پێ وایە ئەمانە زمانی سربەخۆ و جیاوازن و ئەبێ ببن بە زمانی جیاواز ئەگەر پەیوەندی هەبێ هەموو کەس لە یەک تێدەگات و ئەگەر هەوڵی خزمەتکردنی زاراوەکان ئەبێ بکرێت کە حەقی خۆیان و خزمەتیانە بێ بکرێت هەموو زاراوەیەک ئەو کاتە دەبینی کە زیاتر لێک نزیکە بنەوە تاوەی کە لێک دوور ببنەوە هەموو ئەو شانەیە کە لە کوردی باشووریدا هەیە کە ناکوردین تۆ دەریان کە مەجبورە بیکە لە شێوەزارەکانی تری تێبخەی ئەو کاتە دەبینی کە ئەو شێوەزار زیاتر لێک نزیکە بێتەوە لەوەی کە هەیە چاو لێرە بکەن بۆ ئەڕا وتی وەت پێم بڵێ و پیم بیشە هات ئەبێتە هات چوو چی شاری ئەیوان لێرەدا ئەو یەیە کە لەوێ هەیە ئەو لە کوردی باشووریدا ئەوتێ شارە ئەیوان بە کورتەیەک وەکو کورتە بزوێنێک یان بزرۆکەیەک شارە ئەیوان شاری ئەیوان خاسی خۆشی باشی خاسی باشی دەنگ و باست چۆنە بە کوردی بیوترێ هەر بێ بڵێت دەنگ و باست چوینە چۆنە چوینە جیاوازەکەیەتی ئەتوانم پرسیار بکەم توانم پرسیار بکەم خۆ ئەگەر بڵێ سوال کوردی نییە بیکەی بە کوردی هەرە بێ بڵێ پرسیار توانم ئەتوانم پرسیار سوالە بکەمیش بکەمە تۆ ناوت چییە تۆ ناوت چەس ناڵێن تۆ ئەڵێن تۆ ناوت چەس چییە چەس کەی دوورە زۆرش لێک نزیکە من ناوم گۆرانە یا من فەرق ناکە یا من ناوم گورانە لەوێت تا ناوتێک گۆ ئۆ لەوێ بێژە ناکرێت بە درێژە بێتەوە گوران خەڵکی کوێی خەڵکە کوورەی ماڵتان لە کوێی کوردستانە ماڵتان ها لە کوورەی کوردستان خۆ لە سۆرانێکەشتا هەرک بتوانین بڵێ ماڵتان ها لە کوێی کوردستان واتە دووری من هیچ نابینم نزیکیە بینم دڵنیام ئێوە شەروا بیرەکەنەوە ماڵمان لە ئیلامە بەڕێزان ماڵمان ها لە ئیلام خۆ هەر لە کوردی ناوەڕاستیش ئەوترێت ماڵمان ها لە ئیلام ماڵمان ها لە ئیلام یا ماڵمان ها لە ئیلام هیچ فەرقی نییە کوردی ئیلام زۆر دڵسۆزن کوردە ئیلام فرە دڵسوزن کوا دوورە ئەم دوو شێوەزارە لە یەک کەی دەتەوێ سەرمان لێ بدەی کەی توای سەر وەلیمان بیەی ئەنی تۆ ئەگەر نەشتوانی وا قسە بکەی تێدەکەی چی دەڵێن چۆن قسە دەکەن ئەوە گرنگە بەڕێزان کەوا بێ من ئەمێ لە دوا قسەدا ئەوە بڵێم شێوەزارەکان ئەگەر جیاوازی ئەلفبێ نەکەوێتە بینمان زۆر لێک نزیکن و پێویستیش ناکا بەڕاستی بتوانین 100% وەکو یەک قسە بکەین کاگەر بتوانین زۆر باشە بەڵام هەرۆندێک گوێ ڕابگرین دوای یەک دوو مانگ لە یەکتر گوێ بگرین دەبینن کە بە باشی لە یەک تێدەگەین و هەر ئەوە گرنگە و هەرچی خزمەتی شێوەزارەکان بکرێ شێوەزارەکان لە یەک نزیکترە بنەوە نەک بە پێچوانەوەی کە پێمان وابێ لێک دوورە بنەوە لە بەرەوەی کە تۆ بتەوێ وشە بۆ ئەمە ئەو دابنەی ئەبێ لە یەکتری کەڵکوەر بگری و هەرەوە گرنگی شێوەزارەکانە بەڕێزێک بوو باسی ئەوەی دەکردەی گوت کە ئەگەر تۆ 5 ساڵ گوێ لە تەلەڤیزیۆنێک یان ڕادیۆیەکی بە زمانی چینی بگری بە زمانی ئاڵمانی بگری 5 ساڵ گوێ لێ بگرە هیچی ناتوانین لێ فێر ببی مەگەر بڕۆیتە قوتابخانەیەک یان شتەکان و بۆشی بکەنەوە بەرەبەرە فێری ببی بەڵام تەنیا ئەوە کە گوێ دەگری قەت فێری نابی بەڵام مانگێک کەمتر لە مانگێک گوێ لە شێوەزارێکی تری کوردی بگرە کە شێوەزاری تۆ نییە لە ڕادیۆیەکی کوردی کە بۆ شێوەزارە قسە دەکا دڵنیام پاش ماوەی مانگێک دوو مانگ 100% لی تێگەی هەموو کاتێکتان پر لە شادی خۆشی بێ هەتا بەرنامەیەکی تر